گروپی ڤاگنەر لەگەڵ سوپای بێلاڕووس بە دووری 5 کیلۆمەتر لە سنووری پۆڵەندا ڕاهێنان دەکەن. پۆڵەندا و ئۆکرانیاش لە ئەگەری هێرشی گروپی ڤاگنەر ئاسایشی سنوورەکانیان تونتر دەکەن. سەرۆکی ڕووسیاش دەڵێ پۆڵەندا دەیەوێت بەشێک لە خاچی ئۆکرانیا داگیر بکات. لە بەرامبەر قسەکانی ڤلادیمیر پوتینیش سەرۆکی وەزیرانی پۆڵەندا باڵێزی ڕووسیای لە وڵاتەکەی بانگێش کردووە بۆی قسەی لەبارەوە بکەن بۆچی پوتین ئەم قسەی کردووە. ئەوان بە ناڕاستی دەزانن یاخود بە نایاسایی دەزانن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز میخائیل ئاندریکۆ لێکۆڵەری سیاسی دەکەین، گفتوگۆی لەگەڵ دەکەین. میخائیل ئاندریکۆ هاوکاران ئامادەیە کە قسەی باشە. تا ئێستا ئەو ئامادە نییە. جەنگی ڕووسیا و ئۆکرانیا ئەمە زیاتر لە 500 ڕۆژە درێژەی کێشاوە، کاردانەوەکان جیاواز دەبن، دوای سزا ئابوووریەکان هەموو ئەم بابەتانە هێشتا شەڕەکە بەردەوامە لەلایەک یەکێتی ئەوروپا لەلایەک ئەمریکا. کاردانەوەی نێودوڵەتی وڵاتان لەسەر ئەم بابەتە هەمیشە مژاری گەرمی ڕۆژانەیە. تا بۆ قسەکردن لەسەرما گفتوگۆ لەگەڵ بەڕێز میخائیل ئاندریکۆ لێکۆڵەری سیاسی دەکەین. بەڕێز ئاندریکۆ سڵاوت لێبێت. ئەم ڕاهێنانانەی گروپی ڤاگنەر بە هاوبەشی لەگەڵ سوپای بێلاڕووس لە سەر سنووری یاخود لە دووری 5 کیلۆمەتر لە سنووری پۆڵەنداوە چ کاردانەوەیەک دروست دەکات؟ ئەمە شەڕەکە وەک دەڵێن تیرتر ناکات؟ مرحبا شكرا لاستضافتي. سڵاوتان لەبێ سوپاس بۆ میوانداریتان. وەکو ئێمە دەزانین کە دوای ئەوەی کە ڤاگنەر جیابوونەتەوە چوونەتە بیلاڕووسیا لە نزیکەی 5,000 بۆ 8,000 کە سەرباز دەبن و ئەوان ڕاهێنان بە هێز و سوپای بیلاڕووسیا بکەن کە ئەمانیش بە هێز نین. هێزەکانی ڤاگنەر دەتوانن شتێک بگۆڕن بۆ بیلاڕووسیا یاخود ڕووسیا لەگەڵ ئەم ڕاهێنانانە. ئەمە بابەتێکی ڕەمزی من پێم وایە کە شتێکی زۆر ناگۆڕێ، بەڵام کێشەکەوەیە کە ڤاگنەر لە پۆتین هەڵگەڕانەوە بۆ ئەوەی کە بکشێنەوە بۆ بیلاڕووس بگەنە بیلاڕووس. من پێم وایە کە ئەمە ئێستا هەیە هیچ شتێک ناگۆڕێ لە بەرەکانی شەڕدا. باشە، کەواتە لە بەرامبەردا پۆڵەندا ئەویش دەخزێتە نێو شەڕەکەوە یاخود هەر ئەوەیە سنوورەکانی خۆی پاراستووە. ئەمەشمان بیر بێت پوتین دەڵێت ناوچەکانی ڕۆژئاوای پۆڵەندا دیاری ستالین بۆ بە پۆڵەندیەکانیان بەخشیوە. پۆڵەندا لە دوای گەشتنی هێزەکانی پۆڵەندا بۆ سنوورەکانی بیلاڕووسیا لە دوایەوەی ئەوە هات کە ڕوبەڕووی ئیستیفزاز بوون لە لایەن ڤاگنەر و هێزەکانی بیلاڕووس بە هێزەکان و ڕەنگە ئەمان ئیستیفزازی هێزەکانی پۆڵەندا بکە، بۆیە ئەمان هێزی خۆیان ناردن بۆ سنوورەکان بەرەو بیلاڕووسیا. بەڵام من وەکو بۆ چوونی خۆم پێم وایە کە ڤاگنەر ناتوانن شتێکی وا بکەن کە ئەمان ئیستیفزاز بکەن، چونکە سوپای پۆڵەندا گەورەترەوە بەهێزترە. ڕاستە ڤاگنەر شەڕێکی زۆر یان کردە ناوچەیەکی بەرفراوانی بێلاڕووس لەگەڵی ئەوان بە هاوبەشی ئۆکرانیا، بەڵام ناتوانن لەوێ شتێکی وا بکەن. بەتەنیا ڤاگنەر نییە، سوپای بێلاڕووسیش پێکەوە مەشق دەکەن. بیلاڕووس سەرۆکی بیلاڕووس لۆکاشێنکۆ ئەمە بۆ خۆی بە ئەنقەست ئامادەکەوە دەیەوێ بمێنێتەوە لە ترۆپکی دەسەڵاتدا بۆ خۆشی دکتاتۆرێک لە 2020 لە هەڵبژاردن مایە، بەڵام دەمێنێتەوە بە دکتاتۆری دەمێنێتەوە، بەڵام ناتوانێت هیچ شتێک دەیەوێت هەموو شتێک بەکاربێنێ بۆی ئەمە بکاتوە، هەروەها بۆ جێگیرکردنی چەکی ئەتۆمیش لە بیلاڕووس و لۆکاشینکۆ دەست بەمەوە دەگرێت. بەڵام ئەم چەکانە چەکی بیلاڕووس نین، ڕووسیان
لۆکاشینکۆ پێویستە حەجمی خۆی بزانێ ئەم خۆی وەکو سەرکردەیەکی نەتەوەی دەبینێ بەڵام ئەمە نیە لۆکاشینکۆ کەسێکی ڕەمزیەوە هەروەها گرنگیەکی وەهای نیە ئەوەی کە گرنگە پۆتینەکە بابەتەکان بەڕێوە دەبا لە رووسیا و بی لە رووسیابی لە رووسیا داگیرکاری رووسایەوە هەروەها وڵاتێکی سەر بە رووسیایە. باشە ئەوەشمان بیر بێت پۆتن دەڵێت ینی پۆڵەندا دەوێت بەشێک لە خاچی ئۆکرانیا داگیر بکات بۆچی ئەم قسەیە دەکات ئایا ئەمە ئاماژەکان وانینە کە پۆڵەنداش بکەوێتە نێو شەڕەکەوە؟ پۆتین من وتم دوێنێ وتی کە پۆڵەندا دەوێت هەندێک ناوچەی ڕۆژئاوای ئۆکرانیا بگرێ ئەمە ڕاستیەکی نیە ئەم مێژوەیەکی هەیە لە نێوان پۆڵەندا ئۆکرانیا مێژوەیەکی گەورەیە وە کارەسات و شەڕی گەورە بووە لە نێوان هەردوو نەتەوەدا بەڵام پۆڵەندا لە دوای ئەوەی کە ڕوویدا لە ئۆکرانیا ڕێزی لێ دەگرێ وەروە سنوورەکان جێگرن و ئەمە ناکەونە شەڕەوە لەگەڵ یەکوە ڕێزی یەکتری دەگرن ئۆکرانیەکان خەڵکی پۆڵەندای لێوە هەروەها خەڵکی پۆڵەنداش لەوێ هەیە لە سەدەی پازدەوە تاوەکو ئێستا ئەمانە هەیە ئەمان وڵاتی هاوکارن وڵاتی هاوپەیمانن لەگەڵ یەکن پۆڵەندا هاوکاری ئۆکران دەکە ئەم داگیرکاری وڵاتی ئۆکرانیەکەمە درۆ رووسیان پۆڵەندا بە هیچ شێوەیەک ئەمەنە کە ئەمان چەکیان داوەتە ئۆکرانیا و لۆجستی و مادە هاوکاری ئۆکرانیان کردووە بەڵام بەبێ ئەوەی کە دەسوەردان بکە بە هیچ شێوەیەک ئەمان داگیرکاری ناکەن پۆتین وەکو جارێک درۆ دەکە. باشە بەڕێز ئەندریکۆ لە ئەگەری ئەوەی وەکو حاڵەتەکە گەربێنینە بەرچاو پۆڵەنداش هاتە نێو شەڕەکەەوە بەهۆیەوەی کە ئەو سوپا هاوبەشەی هەم لەگەڵ گروپی ڤاگنەر هەم لەگەڵ بێلاڕووس کە 5 کیلۆمەتر دوورە لە سنووری پۆڵەنداوە پۆڵەنداش کەوتە نێو شەڕەکەەوە چی دەگوزارێ دەکات؟ پۆڵەندا وڵاتێکی پێشکەوتووە لەلایەن چەک و لۆجستیەوە وڵاتێکی زۆر گرنگیشە لە ڕۆژهەڵاتی ئەوڕۆپا هاوکاری ئۆکرانی دەکات چەکی پێشکەوتوو لۆجستی داوەتەوە ئۆکرانیەوە هەروە خەڵکێکی زۆری ئۆکرانیاش لە پۆڵەندا هەن کە لەوێ دەمێننەوە لەوەی ژیان دەکەن مادەلاتەکانی شەڕیش گۆڕانکاریان بەسەردادە ئەگەر هاوکاریەکانی پۆڵەندا زیاد ببن بۆ ئۆکرانیا ئێمە ئۆکرانیا دەزانن کە ئەمان پشت بەستن دەکەن لەسەر هاوکاریەکانی پۆڵەندا بەڵام هیچ دەستوەردانێک نییە بۆی کە سەربازیان ناردەبێ بۆ ئۆکرانیا پۆڵەندا لە نێوان ناتۆیە ئێوە دەزانن ناتۆ وەکو ڕێکخستن و وەکو وڵاتەکانیش کە لە ناتۆن نایەنە نێو ئەو شەڕەوە هاوکاری تەکنیکی و هونێری و هەروها سەربازی دەبێ بەڵام دەسوەردانی ڕاستە و خۆ نابێ. بەڕێز میخائیل ئەندریکۆ لێکۆڵەری سیاسی زۆر سپاس ماندوومان کردیت لە کێڤەوە لەگەڵمان بوویت.